مزگەفتە جەبەجیە لە ناوچەیە سوڵتان گازی یاستەمبۆلێ ڕۆژە ئینەیە و مەلایە مزگەفتێ گۆتارێکێ پێشکەش دکات. دەخوازەکە بۆ ڕۆژە 28 گولانێ گۆتێدا گەڕاد و یەم ئاهل بژارتنە سەرۆک کۆماریە تورکیە تێکردن لە بەرامبەر ئەگەرا سەرکەفتنە بەربژێرێ هەفپەیمانیە ملەت کەمال کەلیژدار ئۆغڵۆ چەکێن خوا ئامادە بکەن. براين من چەکێن خوا بۆ ئێوارە 28 گوڵانێ ئامادە بکەن. دوو تڤنگێن من هەنە و تەژیفی شەکن. چژ دەستێ وا بێ بکەن. ئەف چییە؟ ئەم هەموو ژێ دەستێ وا دناڵینن. 8 ساڵن ئەف وەڵا ژێ دەستێ وا دناڵینە. چژە ئەرمان کوژ ژان دەردەکەوە؟ گەلەک شەهیدێن مەهەنە. یەک جوان وەلاتیەن گۆلی مزگەفتێ بوو. نەڕازی بوونا خوا ئانی زمان پشترە قەرەباڵغیەک چێبوو و ژۆ ئالیێ بەشەکی نمێشکەران و ژ مزگەفتێ ها دەرخستن. بەڵا بوونا گوتنێن وی مەڵایە لەسەر تۆرێن civakî بوو سەدەما نەرازی بوونان. İktidar sahiplerinin bölücü ve kutuplaştırıcı... Zamanê desthilatê dabeşker û cudakar mixabin bandor li mizgeftan jî kiriye. Tişta li Sultan Gaziya Stenbolê li mizgefta cebeciyê qewimî ji bo aştiya me ya civakî gelekî metirsîdar e. Banga melayekî ya ku welatî li dijî hevçek hilgirin, nîşandana roja 28 gulanê wek rojeke destpêkirina şerrekî mezinê civakî, berî hemû tiştî li dijî nirxên ola me îslamê ye. سەرۆکاتیە کاروبارên ئۆرییا تورکیە لەسەر حەسابێ خوا یە تویتەرێ ڕاگەهان گۆ سەرۆکاتیە ئەوان یەکسەر دەست بێ لێپرسینێ کریە. دەربارەی دیمەنێن لەسەر سۆسیال میدیایە هاتنە بەڵاوکردن گۆتێ ئیدعاکردن لە مزگەفتەکە ناوچەیە سوڵتان گازیە یاستەمبۆلێ چێبوویە ژە ئالیە سەرۆکاتی ئەمەڤە یەکسەر لێپرسین هاتیە دەستپێکردن. سەرۆکاتیە کاروبارên ئۆرییا تورکیە ساڵە 1924دا bi fermana damezrênerê Komara Tirkiye û serokê CHP yê wê demê Mustafa Kemal Atatürk hatiye damezrandin. Berê serbê civata wezîran bû. Lê di hilbijartinên sala 2018 de yekser bi serokatiya Komara Tirkiye ve hatiye girêdan.